کوردستان نوێنەرانی ڕێکخراوەکان نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکان و دامەزراوە حکوومیەکان بە خێراتنێکی گەرمتان دەکەین. زنجیرە چالاکەی لۆزان سات لە دوای 100 ساڵ لە پەیماننامەی لۆزان ئێمە وەک سەکۆی گەنجانی کوردستان ئەم چالاکیەمان ڕێکخستووە. ماوەی 3 مانگە ئامادەکاری بۆ ئەنجامدان و بەڕێوەبردننی ئەم چالاکیاکەین. سەکۆی گەنجانی کوردستان لە ماوەی ئەم 2 بۆ 3 ساڵ دامەزراندنەیە کە دامەزراوە چەند چالاکیێکی کردووە. دوایین چالاکی ئێمە زنجیرە چالاکی لۆزان سەتە کە شاری هەڵەبجەی شەهیدمان هەڵبژاردووە و ناو مۆنۆمنتی شەهیدانی هەڵەبجە بۆ ئەم چالاکیە. لەبەرەوەی ئێمە ئەزانین کە جینۆسایدی کورد لە ماوەی ئەم 100 ساڵەیە لە دوای پەیماننامەی لۆزان چەندین جینۆساید بەسەر کووردا هاتووە، بەسەر گەلی کووردا هاتووە کە هەڵەبجە نمونەیەکیانە و ئێمە ویسمان ئەم چالاکیە لە شاری هەڵەبجە لە ناو مۆنۆمنتی شەهیدانی هەڵەبجە بکەین بۆ ئەوەی کە ئێمە 2 ئامانجمان هەبوو لەم بابەتەیە. یەکەمەوەیە کە ئێمە بڵین لەو شوێنەی کە لە ناومانە بن قڕمانەکەن ئێمە لەو شوێنەوە دەنگی خۆمان هەڵەبڕین و پەیماننامەیەکی لەو شێوەیە ڕاتەکەینەوە بە دەنگی گەنجان بە دەنگی ژنان پەیماننامەی لۆزان ڕاتەکەینەوە. ئێمە کۆتایی بەم چالاکیە ناهێنین، ئەوەی لە پلانمانە هەیە بە پێی ئەو توانایی هەمانە پلانماندانەوە کە بۆ ماوەی 1 مانگ درێژە بە چالاکیەکە بدەین و دەنگی خۆمان بەرز بکەینەوە، دەنگی گەنجانی کورد لە باشووری کوردستان بەرز بکەینەوە و بانگاواز بکەین بۆ گەنجانی دیکەش کە بەشداری چالاکیەکانی ئێمە بنوە با بڵێن هەڵوێستی خۆیان بخەنە ڕووە بێنە ناو سەکۆوە پێکەوە هەموو گەنجان دەنگی خۆمان یەک بخەین و لۆزان ڕەت بکەینەوە. طبعاً بوونی ئەم جۆرە چالاکیانە ضرورەتێکی مێژوویە کە پێویستەکە ئێمە بە تایبەت لەم مێژووی سەردەمی مۆدێرنا ئاگاداری ئەو دۆخە زۆر تراژیدیانە بووین کە لە مێژووی نەتەوەکەی خۆمانە ڕوویاوە بە تایبەت دوای جەنگی جیهانی دووهەم. باوەڕم وایە کە بوونی ئەم جۆرە سیمینارانە یا کۆنگرانەیە هەر شتێکی ناوەنەی ئەکرێت بە ئاگاوە بوونەوەیکی تر بێ بۆ دەسەڵات بۆ کۆمەلگا لەوەی کە چۆن بتوانێت جارێکی تر بە دیدێکی عاقلانەتر، سیاسیانەتر، دیبلۆماسیانەتر مامەڵی لەگەڵ مێژووی خۆیان بکات و نێڵێ ئەم مێژوە تراژیدیایە دووبارە بێتەوە. ئەوەی جێی دڵخۆشیە بۆ من لەوەیە کە ئەم کۆنگرەیە کۆمەڵێک گەنج کردویانەکە کرێت لەوە دڵخۆش بین کە ئەم گەنجانە بەڵێ پەیامێکیان پێ بۆ نەتەوەکەیانەویش پەیامی یەکگرتووی پەیامیەوەی کە من نازنامەیەکم هەیە ئەبێ ئەم نازنامەی خۆم لە سەدەی 21 و لە خۆر هەڵاتی ناوەڕاستا بسەلمێنێ. کاتێک ئێمە دامەزراندنی سەکۆی گەنجانمان ڕاگەیان ئاماژەمان بەوە کرد کە ئامانج و پلانی ئێمە ئەوەیە ناوەزانی، بەڵام پێڵێن با ئەمڕۆ سەیری ئەم هۆڵە بکەن ێکەوە ژیانمان لە شارە جیاوازەکانی کوردستان ئەنجامدا. ناوم تابان حەمامین مەحموودە، سەرپەرشیاری پەروەردەی مامۆسای زمانی دایکم لە دەربەنی خانەوە. ئەمڕۆ ئامادە بووم لەم پانێڵەکە لەبارەی پەیمانی لۆزانەوە ساز کراوە. پێم خۆش بوو وەکو ئافرەتێکی کورد وەکو ژنێکی بوێری کورد لێرە ئامادە بم ئەو خەونەی کە داگیرکەرانی کورد 100 ساڵ بەر لە ئێستا بە ناوی پەیمانی لۆزانەوە کوردستانی گەورەیان کرد بە 4 بەشەوە لە گۆڕنین بۆ ئەوەی بتوانین بیسەلمێنین کە کورد ئەوێت دەوڵەتی هەبێ، ئەوێت خەونەکانی بێتە دی، ئەوێت ئەو بەشانەی کەی کە داگیر کراون لەلایەن داگیرکەرانی تورک و فارس و عەرەبەوە بێتەوە سەر نەخشەکەی خۆی وەکو باشووری کوردستان ئازاد بێ. ئەم خەونەی کە ئێمە هەمانە ئەمڕۆ لێرە بۆی ئامادەین ئەمانەوێت 100 ساڵ خەونەکانی داگیرکەر لە گۆڕنین و یەکێک لەو خەونانەی کە ئۆردوگان بە ناوی هەڵوەشانەوەی کوردستانی گەورە لە باشوور و ڕۆژئاوای
کوردستان ئێستا بەڵێنیاوە لە 2023 جارێکی کە کوردستان بەشکاتەوە ویلایەتی مووسڵ بخاتەوە سەر تورکیا پێی ئەڵێن لێرەوە ئێمە ئامادەین نەک بە خوێن بە هەموو دەسەڵات و هێز و توانامان لە هەر کوێیەک پێویست بکە ئێمە ئامادە بین وەکو شەڕڤان چۆن ئامادەیە سەنگەرەکان چۆڵنەکە دایکانی وڵات ئامادەن ڕۆڵەکانیان لە سەنگەرە دانیان ڕۆحیان لە دەستبن ئێمەش ئامادەین بە هەموو توانایەکمانەوە پشگیری لاڵوەشانەوەی پەیمانی لۆزان بکەین و لەم سات و کاتەدا داوا بکەین لە ئەمنی نێودەوڵی بڵێن کە ئێمە کوردین و ئێمە خاوەنی دەوڵەت بووین لە ڕابردووە ئەمانەوێ ئەو دەوڵەتە داگیرکراوەمان بۆ بگەڕێتەوە بە پێی یاسا و بە پێی ئەو داتا و ئامارانەی کە پێشووتریش کورد زەرەرمەند بۆتیایە وەکو کیمیابارانی هەڵەبجە وەکو جینۆسایدی بەشەکانی تری کوردستان لە ناوبردننی بەرزانیەکان ئەمانە هەمووی بۆ ئەوە بۆ کە کوردبوونمان لە ناوبن بەس دڵنیان ئەەکەینەوە ئێمە وەکو کوردێک وەکو دایکێکی کورد لێرە ئامادەین بەڵێن ئەدەین ئەو چاربەشەی کوردستان لە دەوڵەتێکی یەکگرتووە ئەو نەخشەیە گەڕێتەوە بۆمان و نامەی لۆزان بەرامبەر نەتەوەی کورد ئەنجام درراوە هەڵەبجەمان هەڵبژارد